دەچیتە دادگەهی سێشەمبێ دەستە پێش دادوەری دادوەر ئێک بە ئێک جرمەکانیوی دخوێنیتەوە ئەلوی حالەتی ئەو لەوی دەهێتە پرسیارکردن کوایە ئەو وەسا دەزرت خەتابارە ئان نەخەتابارە وی وەختی دانەڵد ترەمپ دەبێژیتن و گێڵتی ئۆر نات گێڵتی بێگومان یعنی وەکو ئەو دیبێژە و پارێزەری دەبێژن هەلبەتە ئەو ڕەت دکە ینی ئەو پەسەند ناکەوان تاوانە لێ دژی خوا دەبێژە هەروەسان ترەمپ چ جارە هیچ تشتێک قبیل نەکریە کول دژێوی هات بیتە گوتن کە وەکی منداڵێکی هەمی تشتێک ڕەت کریتەوە هەمی گاوە ئەسەک ئاخفت نەکردبی ئەو خەڵک خراپ بووینە دانەڵد هەمی گاوە وەکی فریشتێکی بیا خۆبریتە ڕێزی عیسایک و هیچ کەسێک وەکی هەندیوی بۆ کریسیانەتی خزمەت نەکریە کەسێک بۆ ڕەشا خزمەت نەکریە کەسێک بۆ ئەمریکای خزمەت نەکریە یاوی هەمی گاوا دەزانێت تایبەت کەواتە دکتۆر من تخواست بزانم یعنی پرۆسەی دادگەهەیە بزانم دادگاه دی پشتی وێناژی دەماک و دەبێشتی کووت و تاوانباری 1 2 3 4 دەبێژن 13 تاوان لەسەرن بۆ وێ بتنی 13 تاوان ڕەنگە تاوانان لەسەرن لێ ناڤەڕۆکیوان دیار نییە لێ ئەو بخۆ کێس هەموو کێسا مەسەلا بەرتی لێ ئەودا خانمەکێ متخواست بزانم یعنی دادگاه دیشنو دەست پێ بکە بە ئامادەبووناوی وێ بەرامبەروی بێژێت تو تاوانباری فران وی دەلیڤە نابەش بۆ بەڕەوانیش خۆ بکە وەکی پری ترایلە وەکی بەری دادگەیە سەرەکی بیتن کوی ڕۆژی هەممی تژ لوی بێتە لەسەر وێ جرمی بێتە بەحسکردن ئەو دەستە وێرێ دێبێژنەوی ئەوە جرمێنتەیە ئەو لوی وەختی دوێژیتن وەکی مگاماژە پێکرد بێژی قبیل دەکە ئان ڕەت دەکاتەوە کو 100% ڕەت دەکاتەوە بەس هەممی تشتێکی دبێنێ ئەو سێشەمبیە بێتن خەڵکی ئەمریکای جیهان دەزانن ئێکی ئەو تاوانانەی و ترەمپ پێ هاتیتە خەتابارکردن تاوانبارکردن ئەو هەمی جرم چنە هەتاوی وەختی وەکیتە ئاماژە پێکرد 13 ئازێترن کەسێک جزئیاتێوی نەزانێت باڵێ دکتۆر ئەم چاوەڕێی چی دیکەین یعنی ناودارên کۆماریان و تایبەتجی پشتەوانین سەرۆکێ بەری دۆنالد ترەمپ گوتنە ئەوەی هەر نیویۆرکی ئەوەی خۆپیشاندانی بکن و نەڕازیبوونا بکن لەسەر بەرامبەر بڕیارên دادگەهەیە ئەڤیەک ئادودواژی ترەمپ بخوا داخواژ پشتەوانی خۆ کردیەک و خۆپیشاندانا بکن و نەڕازیبوونا بکن لە دژی وی پرۆسەی هەر بەر هەندێژە ویلایەتی نیویۆرک FBI سیکرێت سەرویس پۆلیسی لۆکێل هەمی پێک بە شۆڵ دەکەن ئەس بێژم 35,000 پۆلیس بۆ سێشەمبێ دوێ دەبن هەرێمی دەبن ناوچەی دەبن و نەهێلن بە هیچ جۆرێکی هیچ خشونەتێک ڕوو بداتن لێ دیسانژی احتیمالی خشونەتی هەیە و ئەوەی ترەمپژی دەکاتن هەمی بۆ بەرژەوەندیا خۆیان مەسەلەی ئەوەی جارێکی دی خۆکاندید کریتەوە ببیتەوە سەرۆک چونکە وەختی دەبیتە سەرۆک کۆمەڵک حق امتیاز هەیە حق هەیە و بە تایبەتی بۆ مەسائلی قانونی و شکایەت لێکردن و ئەو تشتانە دەکەویتە سەروی هەندێک سرینگ پرێزیدنتی کات لە سەرای سپی هەندی لە سەرای سپی بیتن هیچ بابەتێکی قانونی وی ناگریتەوە و تەدیچیش بە وەختی لەوێرێ بوو گەلک محاولەکردن تشتێک نهاتەکردن هەتا ویک و تێرماوی خلاصبی بەس دیسانژی ئەوە سەرەتایە بۆ ڕماڕووخاندنە ئیمپراتۆریەتە ترەمپی مەسەلەی کەیسە دەستۆری دانیێل ئەوە ئێکەمە کەیسێدیژی بڕێکێوەنا ئەو دەبێژن ئەوە پسانەهێترین یان بچووکترین کێسە لە دژی ترەمپ بۆ نمونە ئەو کێساک و هاندانە پشتەوانیان خۆک و ئێریشی کۆنگرسی بکەن ئەو تشتەی هەری مەزنە لێ دیسان وەسە تێگوتن و ئەو مەسەلەی سیاسیە دکتۆر من دخوازم بپرسم ئەگەر هاتوو دادگەهێ سەرۆکێ بەرێ تاوانبار کرد یان جزایەک زیندانی بۆ نمونە لە سەردانان وی دێمافە بە جارێکە دی خۆ کاندید بکەش بۆ هەڵبژاتنان یان نا وەختی هاتە محکەمەکردن بڕیار لەسەردا تەرمت ژرمەکان سەروی ساغ بوونەوە حکمێوی هاتە دیاریکردن ئەو مافە نییە جارێکە دی خۆ هەڵبژێریتن و قانونە نیویۆرکێژیکەکی دەخیل وەختی دادگە دەست پێ دەکاتن هەتا خلاصبووناوی 6 هەیڤە لێ ئەم احتیمالی ئەوە دابنێن و ترەمپ و تیمە دادوەرێنوی
لۆی پارێزەرێنوی هەوڵ بدەن بەردەوام تاخیر بکەن گرفتی تەکنیکی دروست بکەن هەتاکو بگاتە وەختی هەڵبژاردنێ لێ دیتنا من بەو وەختی دیارکردنەی بەو مدەتی 6 هەیوەی و هەیە احتیمالە زۆر بخایەنیتر 6 هەیوێدی بهێتە درێژکردن لێ دیتنا من هەمی تشتێک دەهێتە بە دیمایی گێتن بەری هەڵبژاردنە سەرۆکاتیە. بەێ لێ دەدەمی کەمپێنە هەڵبژاتنادا بێگومان ویدی مافە بە ئەگەر نێتە جزاکردن یان حکمێک زیندان یان بۆ نمونە شتێک وەسا لەسەر نێتەدەن ویدی مافا بە بەشداری هەڵبژاتنا بکە حتا ئەگەر دەستە سەرکری بێژی وی مافەیە بێتن کەمپێنی بکەش بۆکو دەست بەسەر نایەتەکردن ئللا ئەگەر محکوم بکرێتن و تاوانێ دوی لە قیبەلێ دادگای بهێتە قبیلکردن حاکم بڕیار سەر بدا ئیلا لوی وەختیەک و ئەو نەشێتن جارەکەی بۆ بکاتەوە کاندید. دکتۆر کرماش گوندی مامۆستا لە زاوکە تێنسی ستیت لێ ناشفلن بمەڕە بووگەڵکی سوپاس سەرسەرە من کاکێ دەخێت. سەرۆک جۆ بایدن داخوازە ئازادکردنا ئیڤان کیرشکۆڤیچ پەیامنێرێ واڵ ستریت جۆرنەل رووسیا کرد و بتۆمەتە سیخوڕی هاتیە دەستە سەرکردن لە دەمێکی داک و بانگەوازیە دەستەیە سەرنووسەری ڕۆژنامەیەش بۆ دەرکردنا ڕۆژنامەوانین رووسی لە ئەمریکا ڕەت دکەتن. دەبەرسڤ پرسیارەکە پەیامنێرن کوشکێسپیدا کە پەیامیوی چیەش بۆ رووسیا سەبارەت دەستگیرکردنا هاوڵاتی ئەمریکی کیرشکۆڤیچ بایدن گوت با بڕوات. دەستەیە سەرنووسەرین بیرۆڕا لە ڕۆژنامەیە واڵ ستریت جۆرنەڵ نویسینەکە بیرۆڕادا داخواز کریە و بالۆزی رووسیا لە ئەمریکا وەرە دەرخستن هەروەسا سەرجەم ئەو ڕۆژنامەوانی رووسی و لە ئەمریکا کار دکن وەرن دەرخستن ئەوە هەنگاوەکە یان پێنگاوەکە بەرە بچووکە یا چاوەڕی کریە بە هەمبەر گرتناوی ڕۆژنامەوانی ئەمریکی. ڕێڤەبەریە خوارن و دەرمانان ئەمریکی بەکارئینانە بێ ڕاچێتایە دەرمانەک پەسەند کریە و بلەس باندۆرین زێدەوەرگرتنە ئافیۆنی دناف داژی فەنتانیلێژی وەرگرە. بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمانی ئەمریکا بڕیارێکی دەرکردووە سەبارەت بەوەی خەڵک بتوانن بەبێ ڕەچەتەی دکتۆر سپرای لوتی نارکەن لە فروشگاکاندا بکڕن. نارکەن کە جۆرێکە لە دەرمانی نێلاکسۆن چارەسەریەکی ستانداردە کە لە کاتی زیادەڕەوی لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکاندا بەکاردێ. زیادەڕەوی لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان هۆکارێکی سەرەکی مردنەکانە لە ئەمریکا، لەوانەش زیادەڕەوی لە بەکارهێنانی فەنتەنەڵ. فەنتەنەڵ دەرمانێکە بۆ چارەسەرکردنی ئازاری قورس پەسەند کراوە، بەڵام بە شێوەی نایاسایی و بە نرخێکی هەرزان لە مادە کیمیاییەکان بەرهەم دەهێنرێت و پۆلیسی ئەمریکاش دەڵێ بە پلەی یەکەم لە چین و لە ڕێگەی مەکزیکەوە دێتە ناو ئەمریکاوە. فەنتەنەڵ لەگەڵ هێرۆئین یان کۆکائین تێکەڵ دەکرێت یان لە شێوەی حەبدا بەکاردەهێنرێت. جۆرەکانی فێنتەنێل لە ئێستادا زۆرن، بەڵام هێشتا بەگشتی لە شێوازی حەبی ئازاردا بەرهەم دەهێنرێن و هەر بۆیەش لە حەبێکی ئۆکسیکۆدۆن دەچێت کە کەسێک لە دەرمانخانەیەک وەری دەگرێت و بۆیە بەداخەوە زۆر کەس کە تەنانەت ڕەنگە ئالوودە نەبوو بێت حەبەکە بەکاردێنێت و پێی وایە کە تەنها حەبێکی ئازاری لە هاوڕێیەکی وەرگرتووە. ئەمە هۆکارێکە کەوا دەکات دەسڕاگەیشتن بە سپرای نارکەن بەرفراوان بکرێ. تا خەڵکی ئاسایی زیاتر واتە ئەو کەسانەی کە مادە هۆشبەرەکان بەکارناهێنن زیاتر دەستیان بە نارکەن بگات ژیانی زیاتر ڕزگاری دەبێت، چونکە هەرگیز بەڕاستی نازانێت ئەوەی دەیخوات فێنتەنێلی تێدایە یان نا. ئەم بڕیارەی بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمانی ئەمریکا بۆ بەکارهێنانی نارکەن لە سەرانسەری وڵاتدا بەبێ ڕەچەتە لە کاتێکدایە کە لە ساڵی 2019ەوە ئەم دەرمانە لە ویلایەتی واشنگتۆن بە شێوەیەکی بەرفراوان بەردەستە، تەنانەت لە قوتابخانە و کتێبخانەکانیشدا دانراون بۆ کاتی پێویست. ئالوودەبوویەکی پێشووی مادە هۆشبەرەکان کە ئیستا ڕاوێژکارە دەڵێ دەرمانە ڕزگارکەرەکانی ژیان تەنها کاتێک کاریگەرن کە لە کاتی خۆیدا بگاتە دەستت.
خەڵک هەست بە شەرم دەکەن لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان، هەر بۆیەش بە تەنها بەکاری دێهێنن و کاتێک بە تەنهاش دەبیت ناتوانیت خۆت لە دەرەنجامەکانی زیادەڕەویکردن لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ڕزگار بکەیت. سپرای نارکەن ژیانی خەڵک ڕزگار دەکات، بەڵام دەبێت هەبێت و کەسێک بیگەێنێتە دەستت. دەشڵێت پێویستە هەموو کەسێک فێر بکرێ کە چۆن بتوانێت ئاستی زیادەڕەوی لە مادە هۆشبەرەکان دەستنیشان بکات و چۆنش بتوانێت نارکەن بەکار بهێنێت. هەرگیز نازانیت کەی و بەسەر کێدادێت. دەکرێت لە کاتی هاژوشتندا بێت یا لە ناو پاسدا بێت. لەوانێت تۆ فرۆشگاکەت بکەیتەوە و کەسێک لەوێ بێت کە لە دەرەنجامی بەکارهێنانی زیادە مادە هۆشبەرەکاندا کەوت بێت. ڕاوێژکارێکی تەندروستی گشتی دەڵێ ڕاگررتنی مردنەکان بەهۆی فنتەنەڵەوە لە ڕێگای نارکەنەوە پێدانی دەرفەتێکی دیکەیە و دەستپێکردنی چارەسەریە بۆ ئالوودەبووان. بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بە شێوەیەکی ناسایی حاڵەتێکی پزیشکی درێژخایەنە و چارەسەریش دەکرێت. ئەگەر بتوانن ئەو پێشگیریە چارەسەریە دابین بکەین کە خەڵک پێویستیانە، ئەوە خەڵک باشتر دەبن و چاک دەبنەوە. دەستڕاگەیشتن بە نارکەن بەبێ ڕەچەتە ڕەنگە چەند مانگێک بخایەنێت. لە ڕاگەندراوەکەی بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمانی ئەمریکا هاتووە کە هانی بەرهەمهێنەرەکەی دەدا کە بەرهەمەکە بە زووترین کات و بە نرخێکی گونجاو بخاتە بەردەست. بۆ ناتاشا مۆزگۆفایە بەفراوی نووری دەنگی ئەمریکا، واشنگتن. وزیر دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن سەباهی دێ بەرەو بروکسلی هەرە بۆ کۆبوونا دەگەڵ وەزیرên دەرەوەیان وڵاتên ئەندامên ناتۆ چاوەڕێتیکردن جivînawan li ser berdewamiya piştevanikkirina Ukrayna bi her wesa jî ev civîn dibe piştî demekî kêm piştî ku Tirkiye yan Parlemanê Tirkiya endametiya Finlandê di NATO'ya da pesend kirî. Divan olarak Finlandiya devletine ve halkına hayırlı olsun diyoruz. Parlamentoya Türkiye proje yasayekî pesend kirduwa ka rêge bi peywendîkirnî Finland bi hawpeymanî NATO wededat. Jens Stoltenberg, sekreterî giştî hawpeymanî NATO, pîrozbayî li Helsinkî kird bi bonî xêratirîn proseyê pesendkirdin li mێژûyî modernî hawpeymanekeda. فینلاند لە چەند ڕۆژی داهاتوودا بە فەرمی پەیوەندی بە هاوپەیمانەکەمانەوە دەکات. ئەندامەتیمان فینلاندا پارێزراوتر دەکات و هەروەها ناتۆش بەهێزتر دەکات. داگیرکردنی رووسیا لە ساڵی ڕابردوودا بووە خاڵێکی وەرچەرخان بۆ سوید و فینلاند و پاڵی بە هەردوو وڵاتەوەنا چەندان دەیە لە بێلایەنیان پێچەوانە بکەنەوە و داوای پەیوەندیکردن بە هاوپەیمانی ناتۆوە بکەن. وڵاتی فینلاند سنوورێکی بە درێژایی 1300 کیلۆمەتری لەگەڵ رووسیادا هەیە. هاوکات نە تورکیا و نە هەنگاریا ئاماژەیان بەوە نەکردووە کە دەرئەنجام پشتیوانی لە هەوڵی سوید بۆ بە ئەندامبوونی لە ناتۆدا دەکەن. پەسەندکردنی فینلاند بۆ پەیوەندیکردنی بە ناتۆوە لەو کاتەدایە ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا هەفتەی داهاتوو بەرەو بروکسل بەڕێدەکەوێت بۆ بەشداریکردنی لە کۆبوونەوەکانی یەکێتی ئەوروپا و هەروەها ناتۆ و کۆبوونەوەکان سنگ دەخەنە سەر بەردەوامیدان بە پشتیوانیکردنی کیێف. دوا کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی وڵاتانی هاوپەیمانی ناتۆ لە مانگی 11 ساڵی ڕابردوودا بوو لە بوخارست لە ڕۆمانیا. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە توندی پشتیوانی لە فینلاند و سوید دەکات هەتا دەشێت زوو پەیوەندی بە ناتۆوە بکەن. شارەزایەک بە دەنگی ئەمریکای گوت پەیوەندیکردنی فینلاند بە ناتۆوە سەرکەوتنیی گەورەیە بۆ هەلسینکی و ناتۆ و گوتیشی هاوکات شکستێکە بۆ ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا. وەک ئێمە بزانین پوتین لە 24 مانگی 2 ساڵی 2022 جەنگەکەی دژ بە ئۆکرانیا بەرپا کرد بۆ ئەوەی هەڕەشە لە هاوپەیمانی ناتۆ بکات و هەروەها ڕێگری لە سوێد لە چوونە نێو هاوپەیمانی ناتۆ بکات. من پێم وایە پوتین هیوای دەخواست کە هەتا ڕادەیەک پاشەکشە بە ناتۆ بکات. مەسەلەکە بۆ پوتین ئەو پەڕیمایی ناومێدیە کە فینلاندا پەیوەندی بە ناتۆوە دەکات. ئەو کارەی تەواو بە پێچەوانی خواستی پوتینە کە دەبینێت هاوپەیمانی ناتۆ لە ڕاستیدا وا بەرفرەوان دەبێت. ڕەنگە سەردانەکەی ئەم دوایەی شی جینپینگ سەرۆکی چین بۆ رووسیا ئەوەش ببێتە تەوەرەیەکی دیکەی وتیوێژەکانی بروکسل. دەبێت ئێمە لەسەر ئەم خاڵە ڕاشکاو بین سەبارەت بەوەی کە چۆن چین لە سەر و سەوداکردنی لەگەڵ جەنگی پوتین بەردەوام دەبێت. ئەوەی بۆ بەڕێوەچوونی پەیوەندیەکانی نێوان یەکێتی ئەوروپا و چین دەبێتە فاکتەرێکی یەکلاکەرەوە.
مایکل کیمج بە دەنگی ئەمریکای گوت هەڵسەنگاندنی ئەوەی کە کۆبوونەوەکەی نێوان پوتین و شیچینگ چەند گرنگ بووە سەختە بزاندێت، بەڵام پێدەچێت هەندێک گرژی بەنهێنی هەبێت لە نێوان بێژین و مۆسکۆ سەبارەت بەوەی کە رووسیا چۆن درێژە بە جەنگەکە دەدات لەو دەمەی کۆتایی هاتنی جەنگەکە لە ئاسۆدا بەدی ناکرێت. بۆ سندی سین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئیبراهیم ڕئیسی سەرۆکۆماری ئێران دوێنێ شەمە ڕاگەیاند کە حیجاب بابەتێکی یاساییە لە ئێران. ئەم ڕاگەیاندنەش پاش بڵاوکردنی گرتە ڤیدیۆیەکی بوو تێیدا دەرکەوتووە کە پیاوێک لە دوکانێک نزیک شاری پیرۆزی موسڵمانانی شیعەدا ماست بە دوو ژنی پەردەپۆش کراودا فڕێدەداتن. دەسەڵاتدارانی دادوەری لە شارۆچکەیەکی نزیک شاری مەشهەد لە باکووری ڕۆژهەڵاتی ئێران فەرمانی دەستگیرکردنیان بۆ ئەو پیاوە دەرکردووە کە بینراوە ماستی بە سەرسەری ئەو دوو ژنەدا دەڕژێتن. میدیاکانی دەوڵەتی ئێرانش بەڵاویان کردووە کە ئەوانش بەهۆی سەرپێچکردن لە ڕێسا توندەکانی جلوبەرگی ژنانی ئێران فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە. لە لێدوانێکی ڕاستەوخۆدا لە تەلەڤیزیۆنی دەوڵەت ڕئیسی ڕاگەیان کە خاڵی گرنگ ئەوەیە کە مەرجێکی یاسایی هەیە و حیجابش ئەمڕۆ بابەتێکی یاساییە لە ئێراندا. خالد عزیزی وتەبێژی حزبی دیموکراتی کوردستان ئێران باس لەوە دەکاتن کە تا ئێستا و لەو بڕوایەدایە کە سیستەمی کۆماری بۆ ئێران لە داهاتوودا باشترین ڕێگای بەڕێوەبردننی وڵاتە نەک هیچ ڕژێمێکی تر یان سیستەمێکی تر. هاوکارمان بەڵێن ساڵح چاوپێکەوتنێکی لەگەڵ خالد عزیزی کردووە سەبارەت بە گروپە ئۆپسیۆنیەکانی ئێستای ئێرانش و پێکهاتەکانی کۆبوونەوەی نەتەوەکانی ئێران لە کەنەدا. کۆبوونەوەی کانەدا ئەوەی کە من تێیدا بووم لەلایەن حزبی دموکراتەوە کۆبوونەوەیەک بوو جەمعێک بوون ئەو جەمعە باکراون واتە پێناسەی ئێتنیکی یا میلیان هەبوو بە کورد و ئازەری و بەلوچ و عەرەب واتە کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدرال و جەمعێکی دیکە بوون کە ڕێخستنیان هەیە ئەوان باوەڕیان بە ڕێگاچارەی جمهوری خاهی هەیە بۆ داهاتووی ئێرانەوەی کە بە فارسی پێی دەکوتریا. ئەگە وایە هەم ڕێکخراوی ملی و نەتەوەی بوو هەم ڕێکخراوی سەرتاسەری ئێرانی بوو لەوێدا باز لەسەر وەکرا کە زەرفێکی مناسب یا ڕێگاچارەیەکی مناسب کە ئێمە کاری بۆ بکەین بۆ ئالتەرناتیو چیە. من لەلایەن حزبی دموکراتەوە وتارەکەی خۆم پێشکێش کرد ئاماژەم بە هێندێک خاڵی سەرەکی کرد کە ئەو خاڵە سەرەکیانە واتە بە قەولی فارسی ئەو شاخصانە دەتوانن سوورەتی مەسئلەکە دروست بکەن و دوایە شۆڕ بینەوە بۆ ڕێگا هەلەکان. چیە ڕێگەچارە؟ خاڵە سەرەکیەکان یەکەم ئەوە بوو دەبێ ئێران بە وڵاتێکی فرەنەتەوە بناسرێ میلیەتی جۆراوجۆری تێدا هەیە کاتی قسێ لە هۆویەتی میلی ئێران دەکرێت ئێمە باوەڕمان بەوە هەیە بڵین خەڵکی ئێران ئەگە شۆڕ بینەوە بڵین میلیەتەکانی ئێران لە نێو کۆنسپتی میلیەتەکانی ئێران فارس و تورک و کورد و بەلوچ و عەرەب هەموو تێدا هەنا. ئەوە یەک. دوو ئێمە باوەڕمان بەوەیە لەو پرۆسەیەدا بە تەوافق بچینە پێشیە واتە هەموو شت بە دێموکراسی نەسپێرین بۆ دوایە لەسەر هێندێک ڕوکنەکان تەوافق بکەین. ڕوکنەکان چەند یەکەم جیایی دەوڵەت لە دین لەبەرەوەی کە ئێمە جمهوری ئیسلامی ئێرانمان بینیوە کە چی لە ئێران کردووە. دوو هەم ئێمە باوەڕمان بە دوو سیستم نییە بۆ ئیدارەی داهاتووی یەکێکیان سیستمی سەڵتانەتی و پادشاهی یەکێکیان سیستمی ئیسلامی یا ئیستبدادی دینی. سێهەم ئیدارەی ئێران دەبێت ئیدارەیەکی متەمەرکز نەبێ. ئێمە تەجروبەی تەمەرکۆزمان کردووە هەم لە حکوومەتی پەهلەویدا هەم لە حکوومەتی جمهوری ئیسلامیدا تەمەرکۆز یانی نادیدەگرتن لە بەرچاو نەگرتنی میلیەت‌های جۆراوجۆر لە ئێرانە. چوارم باوەڕ بە دموکراسی و ماف و ئەو ماف و دموکراسی و شتانە هەموو پێویستی بەوە هەیە قسەی لەسەر بکرێ و شێ بکرێ
دەکرێنەوە لەو پەیوەندێدا کوتمان ئێمە وەک حزبی دموکرات وەک خەڵکی کورد هەمیشە فرسەت بووینە بۆ داهاتووی ئێران تەهدید نین و هیوادارین لایەنەکانی ئێرانی بەوە بگەن کە کوردستان لەو پرۆسەیەدا دەتوانێت دەورێکی زۆرتریشی هەبێ دلیل بەر ئەوەیە ئەو جوڵانەوەی لە کوردستان دەستی پێکرد و ئێمەی کوردی زۆرتر هەزینەکەماندا لە هێرشکردن بۆ سەر خەڵک تا بگرن موشکبارانی ڕێبەری حزبی دموکرات و لایەنەکانی دیکە پێش ئەم کۆبوونەوەی کەنەداش هەندێک گرفتیە هەندێک ئاڵۆزی دروست بوو لەسەرەوەی چەند نزیک بن لە سەڵتەنەت تەڵەبەکان چەند دوور بن لە سەڵتەنەت تەڵەبەکان ئێستا ژەرماوە ئێمە بە سەراحەت منشوری جۆرجتاومان ڕەت کردەوە کەجەم ئێکسێلبرتی دروستیان کردبوو پێمان وابوو ئەوە ڕێکارێک نیە ئەوە ڕێگا حلێکی مناسب نییە بەس لە پەیوەندی لەگەڵ پرسیارەکەی جەنابەت ئەوەی سەڵتەنەت تەڵەبەکان بەشێک نین لە پرۆژەی ئێمە کتومانە ئەوەمان ڕەت کردوێتەوە نظامی سەڵتەنەتی و نظامی کۆماری ئیسلامی دەبێت لە بین بچێ جاگەدینەوە سەردار و لەو چەند و چۆنی دروستکردنی ئالتەرناتیوێک کە ئەو دوانە ڕەت دەکاتەوە ئەوە بەحسێکە لەسەرمان کردووە بەڵام بۆ ئاگاداری جەنابەت وەڵا لە سۆشیال مێدیا و لەو شتانەی پەیوەندیان بە داهاتووی ئێران هەیە و ڕێگا حەلەکانی جۆرا جۆر بۆ ئەو مەسئلە کێشە و ناکۆچی و پێک هێرشکردنە سەر یەکتر هەیە یعنی ئەو شتێکی تەبیعیە بۆ هەبێ کاک خالد لە کاتێکە ینی کورد بە ئەزمموی زۆر خراپە بە تایبەتی لەسەر ئەو جۆرە ناکۆچی و پەلامەردانانی یەکتر تێپەڕی ئەو کێشانەی کە هەیە زۆرتر ئەوەیە سەڵتەنەت تەڵەبەکان هێرش دەکەنە سەر کوردەکان دەڵێن تەجزیە تەلەبن ڕەنگە لە نێو کوردی شوێندێک هێرش بکەنە سەر ئەویان شتیان پێ بڵێن ئێمە بۆ خۆمان موافقی ئەو شێوە بەحسە نین دنا ئەوەندەی پەیوەندی بە نێو ماڵی کوردی هەیە ئەگەر جیاوازی بیرروەچوونیشمان هەیە هەردوو لای ئێمە واتە حزبی دموکرات و کۆمەڵە و لایەنەکانی دیکە وڵا دەبێ مدیریەتێک بکەین کە و پێک هەڵپڕژانە لە دنیای مەجازی و سوسیال مێدیا زۆر نەچێتە پێشێ و بە جۆرێک ئێمە بتوانین چارەسەری بۆ بینەوە. جناب داماژۆ بۆ کرد لە کۆبنەوەکەی کەنەدایە بە ناوی حزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە وتاری خۆتت پێشکەش کردووە ئەی وتاری ناوەندی هاوکاری کە لایەنە سیاسیەکانی کورد لە ڕۆژهەڵات کۆکاتەوە ناوەندی هاوکاری عنوانێکە یا شۆنێکە ئێمە لەگەڵ یەکتر هاوکاری دەکەین ئێستا ئەو ناوەندە نەگەیشتوتە ئەو مەرحەلە لەسەر شتە کەلانەکان و شتە گەورەکان کە فۆرمی بەرەیەکی هەبێ ئیجماعێکی زۆرتری تێدا هەبێ لەسەر تەعاملی هاوبەش چۆن لەگەڵ لایەنەکانی ئێرانی تەعامل دەکەین لەسەر نەخشەی سیاسی داهاتووی کوردستانی ئێران لە هەر حکوومەتێکدا چۆنی ئیدارە دەکەین لەسر کۆمەڵێک شتی ئاوالە نا ئێمە لەسەر ئەو شتانە تا ئەو لەحزەش بە تەوافقی نەهایی نەگەیشتوینە بەس ئەو ناوەندە هاوکاری یەکتر دەکەین لە هێندێک مناسبە لە هێندێک بواردا بۆ ئەوەی کە هیوادارم تەمرینێک بێ لە داهاتوو بۆ شتی گەورە چۆن دەتوانین بچینە پێشیە. کاک خالد زۆر سپاس دەکەم بۆ ڕوونکردنەوەکانت سپاس و پێزانین بۆ ئامادەبوونیشت لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم. هەناردەی نەوت لە کێلگەی نەوتی حەسیرەوە بۆ تورکیا ڕاگیراوە لە ڕۆژی سێشەمە دوای سێشەمەی ڕابردوو پاش ئەوەی کە بڕیارێک لە دادگای پاریس دەرچووە کە عێراق لەسەر تورکیا تۆماری کردبوو وەک دەرشاد ئەنوەر پەیامێری دەنگی ئەمریکا لە کەرکووک ڕادەگەینی و ئاماژە بەوەش دەکاتن کە کێلگە نەوتیەکان پێچەوانەی جاران گڕی ئاگریان لێوە هەڵناسێت و هیچ تانکەرێکیش نابینرێت نەوت بگوێزنەوە. دیمەنی کێڵگەیەکی نەوتی هەرێمی کوردستانە گەڕی ئاگرەکەی خامۆشە و دوای ڕاگررتنی نەوتی هەرێم بەرهەمێنانی نەوت لەم کێڵگەیە ڕاگیراوە ناو کێڵگەکە کپ و خامۆش هیچ تانکەرێک نابینرێت نەوت لەم کێڵگەیەوە بۆ ناوچەی خوڕمەڵە و ناردنی بۆ تورکیا بگوێزێتەوە دەجان تۆ ئارەکەی ئیشەکە لەبەر مەحەدەی کارەباگە دوایەوە ئیش ناکە کێشەکە لێرە نییە کێشەکە ئەمانژنە مەسە حالن تەنگەر بێ بارێکە بارەکەین بەل لەوێ بەتاڵی ناکەن لە خۆرماڵە سایق تەنگەرەکان باری ناکەن لێژە چمۆ چاوەڕان بکەن تاکو بڕیا لە دەرەچێ کێڵگەی نەوتی حەسیرە لە ناوچەی گەرمیان کە جاران ڕۆژانە 30,000 بەرمیل نەوتی لێ بەرهەم دەهێنرا و دواتر بەرهەمێنان کەم کرایەوە بۆ 12,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا بەڵام ماوەی چەند ڕۆژێکە و بەهۆی نەناردنە دەرەوەی نەوتی هەرێمەوە بەرهەمێنانی نەوت تەواو ڕاگیراوە لە ڕۆژی سێشەمە دوانیەوەڕۆوە نەوت ناڕۆ بۆ
کۆمپانیای حەسیرە بۆ خوڕمەڵە بۆ تورکیا ناڕۆڵە بەوەنەی کێشەی هەرێم و عێراقەوە. ڕاگررتنی نەوت لە کێڵگەنەوتەکان تەنها زیانی ئابووری بە هەرێم نەگەیاندووە، بەڵکو پێشتر لەم کێڵگەنەوتیە ڕۆژانە 130 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرا، بەڵام ئێستا ڕێژەی بەرهەمێنانی کارەباش تەواو کەمی کردووە و ناوبەناو بۆ دابینکردنی کارەبا گەڕی ئاگر لە کێڵگەکان بەرز دەبنەوە. لە کاتی دەرهێنانی نەوتا بڕێک ئەو غازەی کە دەرێنرێ لە پرۆژەیەکی کارەباییە کۆمپانیای ئەگریکۆ ڕێکی خسۆتۆ کە بە پێی ئەو معلوماتی هەبوو کە ئەوە 160 مێگا کارەبای بەرهەمبێنایە، بەڵام بە 130 مێگا 120 مێگا کارەبا بەرهەمێنرا، بەڵام ئێستا و کارەبایش کەمی کردو بۆ تقریبان 10 مێگا بۆ 20 مێگاوە. ئەمە ئەم کارەباش ناو تۆڕی کارەبا هەرێمی کوردستان و کێڵگەنەوتەکانی هەرێم خامۆشن. هەرێم و بەغداش لە گفتوگۆی بەردەوامدان و کێڵگەکان چاوەڕوانی ڕێکەوتنن تا جارێکی تر بەرهەمێنانی نەوت دەست پێ بکەنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، ناوچەی حەسیرەی گەرمیان. بە پێی هەواڵەکان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانی عێراق ڕێککەوتون لەسەر هەموارکردنی یاسایی هەڵبژاردن و ڕێکش کەوتون بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێم لە مانجی 11 ئەم ساڵدا بکرین. ئێستا ڕاستەوخۆ دڵشاد ئەنوەر لەگەڵماندای. دڵشاد ئەم کاتت باش، سوپاس بۆ ئەو راپۆرتە بارەی نەوت و هەناردەکردنی نەوتی عێراق. بەڵام دیسان هەواڵی ترمان هەیە وەکو گوتم کە پێمان گەشتووە کە ڕێکەوتن لە نسیاسیەکاندا هەیە لە سەبارەت بە هەڵبژاردن. چیت بیستووە لەم بارەیەوە؟ دەخیل دیارە پێش پشوەکانی ڕۆژی نەورۆز گفتوگۆ و دانوستان چڕ بوو لە نێوان لایەنە سیاسیەکانە بۆ ڕێکەوتن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و لە کۆتایی مانگی ڕابردووش سەرۆکایەتی هەرێمی کوردستان وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی لە کۆتایی ئەم ساڵە دیاری کرد. دیارە سەرباری ئەوەی کە دوو جەولەی گفتوگۆ و دانوستان کراوە و جۆرێک لە یەکتێگەیشتن دروست بووە لە نێوان دوو هێزە سەرەکیەکە بە تایبەتی پارتی و یەکێتی لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و بەکارەکردنەوەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و جارێکی ترکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ کۆمیسیاران. بەڵام لەگەڵ ئەوەشدا جۆرێک تاکو ئێستا ئەکرێ بڵێن ڕاستە لێک تێگەیشتن هەیە، ڕاستە گفتوگۆکان بەردەوامن، بەڵام ئەکرێ بڵێن ئاستەنگەکانی بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کۆتایی ئەم ساڵدا هێشتا بە تەواوەتی لا نەبراون. ئەو ئاستەنگانە چین لایەنەکان لەسەر یەکترین ئەوانە چین، ئەو ئاستەنگانە چین تا ئێستا ماوە. بەڵێ دەخیل ئاستەنگەکان بریتین لەوەی کە یەکەم یەکێتی پێی وایەکە لە دیاریکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە پرس بە هێز و لایەنەکان نەکراوە و ئاستەنگێکی تر مەسەلەی کورسی کۆتاکانە کە تاکو ئێستا لە نێوان یەکێتی و پارتیا ئەم پرسەیەک لای نەکراوەتەوە و مەسەلەیەکی تریش مەسەلەی تۆماری دەنگدەرانە کە یەکێتی داوای پاکردنەوەیەکە و پێی وایە کە هێشتا ناوێکی زۆری مردوو و خەڵکانێک کە لە ژیاندا نەماون لە نێو لیستەکاندایە. پارتی دیموکراتی کوردستانیش پێی وایە کە دەرفەتێکی ئەوتۆ نەماوە، ئەکرێت هەندێک لەم داواکاریانە جێبەجێ بکرێەوە، هەڵبژاردن ئەنجام بدرێ، دوای هەڵبژاردن کار لەسەر ئەم داواکاریانە بکرێ. کەواتە هیچ پێشکەوتنیان پێشەوە چوون لەو بارەوە نەکراوە، چونکە ئێمە دەزانین پێش نەورۆزیش هەر کێشەکان هەر ئەوە بوو بابەتی کۆتا، بابەتی تری ئەوەی ناوی دەنگدران و ئەوە نەبووە بەتایبەت لە ناوی یەکێتی و پارتیدا. بەڵێ دەخیل دیارە لەسەر هەندێک تەوەر گەیشتونەتە ڕێکەوتن و لەسەر هەندێک بابەتی تەکنیکیش قسە کراوە و پێشنیارەکان بەرز کراوەتەوە بۆ سەرکردایەتی هەردوولا. بەڵام لەگەڵ ئەوەشدا قەرارە لە ڕۆژانی داهاتوودا کۆبجارێکی ترێکێتی و پارتی کۆ ببنەوە، بەڵام ئەکرێ بڵێن جۆرێک لە پەڵبگرتن، جۆرێک لە بیانوگرتن بە یەکتری هەیە لە مەسەلەی هەڵبژاردنە. بۆیە سەرباری پێشکەوتن و چوونە پێشەوەی گفتوگوەکان، بەڵام ئەکرێ بڵێن هێشتا ئاستەنگ ماوە و هێشتا هەندێک کێشە ماوە کە پێویستیان بە کۆتایی پێهێنانە بۆی کە هەڵبژاردن لە کۆتایی ئەم ساڵدا ئەنجام بدرێت.
باشە دڵشاد ئێمە بۆ نمونە هەڵبژاردنەکانی ڕابردوودا بینیون کە ڕێژەی بەژاری حتا لە عێراقاشە زۆر کەم بوو. ئێستا خەڵک چی دەڵێن لەبارەی هەڵبژاردنەکان؟ یعنی ئێستا خەمی خەڵکە ئەگەر هەڵبژاردن بکرێن یان دوا بخرێن؟ دەخل دیارە لە ئێستادا ئەوەی کە ینی بە سەراحەت و بەڕاشکاوانە ئەوەی کە ئێستا زوومی خەڵک زیاتر لەسەر مەسلەی نەوت و ڕاگررتنی نەوت و نەوتی هەرێم و ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغایە لەسەر مەوزوعی جارێکی ترگێڕانەوەی مافەداراییەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆیە ئەکرێ بڵێن ڕێکەوتنێکی زۆر کەم هەیە ئەکرێ بڵێن زوومێکی زۆر کەم هەیە لەسەر مەسلەی با بڵێن هەڵبژاردن بەڵام ڕەنگە لە ساتەوەختی نزیک بوونەوە لە هەڵبژاردندا لایەنەکان هەوڵ بدەن کە بە شێوەیەک لە شێوەکان حەماسەت بدەن بە لایەنگرانی خۆیان و وا بکەنە کە لایەنگرانی خۆیان ببەنە سەر سنووقەکانی دەنگدان بەڵام ئێستا ئەکرێ بڵێن شارع ساردە و هەڵبژاردن زۆر مایەی با بڵێن پێڕامان نییە لای خەڵک. دڵشاد ئەنوەر پامی دەنگی ئەمریکا لە کردبوو لەگەڵ مام زۆر سپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگین بمرنه. کامپانیا S&P گلوبال لە ڕۆژائینی ئاسۆیە پێداچۆنا خوۆش بۆ تورکیا ji سەقامگیریê بۆ نەرینiyê guhart û ئاماژە bi lawaziya siyaseta welatî de di warê qerzan de û kontrola rêkxistiya arastekirina bihayê diravî biyanî de û herwesa rêjeya qazancê li ser deynan. ارتجا ویرانکر آل ترکیه دای باندوره هری مازن کریه سر بلند بونا بهاین هر تشتی د بازارن ترکیه دا رنگا او ببا سدما پیتر بلند بونا رجایا هلاوسانی بری هلبجاترین 14 ماه 5 گلانی بانکا ناوندی لی 23 شباتی رجایا قازانجی نظم کروگهان ده 8.5 جسادی بما بستا کم کرنا کاریگریا ارتجی لسر آبوریه ولاتی. و باسکی جنان پارتیا چپ کسک جوینک لدارخست ایرو بریچان دمجمیران رای دارن هدپیجی تیدا استراتیجیا خوایا بجداریا جنان ده هلبجاتنان دا دیار کرد. پامنری دنگی امریکا ایوب دمیر لور آماده بو ایوب دم باش تجوینی دا چهاد گوتن و استراتیجیاوان چیش بو مثلا بجداریا جنا هم نامزد جن هم جی دناف خلکی دا امتزانین کو مثلا جن گلکی گرینگا بین دنگی خواه بدن. دخیل راستی دکارم بیجم که همو پارتیین سیاسی جبو هلبجارتنی آماده کاری خواه برای واده بن. HDP جی چند روز بری جخوا بیاننامه هلبجارتنی تواهی دیار کربو ایرو جی نزدیکی 300 جن کم بون بیاننامه جنی یعنی دوی هلبجارتنی دا جن و استراتژی که چوا تخن پیشی خواه لسر ویاسه کنین و یک شی دانازان اک آماده کرن اف با دانازان اوه کردی و ترکی چاپ کرنه دوی دانازان دا تی دیار کرن کو مثلا جنی جبو پارتیا وان مثلا هری گرینگه جبو چاره سر کرنا ویجی هم د قانونا یعنی انجی دستورا بنگهین دا و هم جی دناو جواکی دا دخوازن هن تشت بین گوراندن جبوی جی راگهاندن کو لازمه دستور به تواهی پشتی هلبجارتنی جبو کو مافی جناب بپارزه وره گوراندن دالی ازی بیستا بوینوی مثلا کرچی گرینگه بله ده بحث ایدین دیگه کو او دخواست که من تش بین گوهرتن مدخواست از جوی اشتم برسم تشتی کو او دخواستن بین گوهرتن چه تشتن؟ یکم مثلا پیمان استنبولی جالی دستلاتیه و هاتبو راکرن جن راستی داخواز وان اوه کو پشتی هلبجارتنی دبیجن کو و سیستمک بگوره آنجی دستلاتی بچه دستلاتیه که نوره یکم پیمان استنبولی پاشتا وگره دویم به قانون بنگهین دا یعنی وک قانون که زلامان تی دیار کرن دبیجن کو لازمه کو دوان قانون بنگهین دا جی وکویک به چیکرن او جن جی مافیوان زیدتر درکوه پیش دالیدن دا جی یعنی دناو مالباتان دا آنجی اوان دا هن گورانکاری او دناو جواک دا جی گورانکاری لازمه
دستلاتیا نو داخواز دکن کو جبو ویاجی تشتن نو درخینن پیش دالیدن دا دیسا خوزا و هم تشدن لی راستی تشکی تایبه چی بس کرن مثلا بردevka partiya çep ya kes çiğdem kılıç gün uçar de kısada naxoya zazaki da gotku lazım eku mesela Kürtçi به تبعی وره چاره سرکرین جبو کل ترکیه پرسکریکا هری مزن مثلا کرده ایوب اندخواست از بیج مادم ام خانم دبینن و جویناوان لورد ام دبینن ام زانن جی ده هلبجاترین برین هذا جی هذا بي قال كي جرينجي دا رولي جني وقال كي نامزدين جن هن بابونا جبو هلبجاتنا وقال كي جن بونا اندامين برلمان تركيا جهاد بي نها بلانا وان تشيا يعني الرجاء نامزدين جن چند جبو برلمان داخل راستی دناو پارتیین کو د پارلمانتو دا به توایوسا بیجم گرینگی هری مزن HDP ددجنا جبو کل گوری وان یعنی رجا جنا لازمه دواری پوزیتیف تا وره نوکرن و صدام پنجی آنجی پنجی زیادتر جن درکبن پیش به هلبجاتنا اندام انداجی آنجی دیار کرنا اندام انداجی ام دبینن کو دوی اوداجی دیسا جن جیکی گرینگ دگرن ایوب دمیر پیامنه دنگی امریکا لانکاری به مره بوگل که سپاس ایوب د ارکی آراستکرنا وڵاتی خۆدا بەرەف ئەندامەتیان ناتۆ هەتاکو مانشێتی نوچە ئەنجی سەبارەت گێڕانە ئاهەنگان سانەمارین سەرکردەیەکە مۆدرن و فێمینیست سەرۆک وەزیرە فەرلەندی سیاسەتمەدارێکە ناودار و خۆشەویستە وڵاتی تێناسکردن سانەمارین 37 ساڵی لە ساڵە 2019 بووە گەنجترین سەرۆکە هەلبژارتیە حکومەتێکی لە جیهانی وێ هەوپەیمانیەکە چەپە ناڤەڕاست دگەل پێش ژینین سەرکردەیەن پارتیان بڕێڤە برک و 4 جوانە تەمەنێوان ji 35 ساڵیە کێمتر بوو نەها ئەو خەباتی دیکە ji بۆ سەرکەتنی د هەلبژارتنین ئیرۆ یەکشەمبێدا هەتاکو دەسەڵاتێدا بمینە سەنەمارین نیشاندایە ku ئەو ئێکە ji رەخنەگرین بەهێزین جیهانی ji şerê Ukrayna û serokê Rûsî Vladimir Putin re تیمên hawarçûnê li qurbaniyan digerin piştî barovên bêhêz li seranserî wîlayeta Arkansas dayîn û bi kêmî 5 kes kuştîn û bi dehan kesan jî birîndar kirîn. Jimara miriyan di çend baw barovên başûrê Nevarasta û Rojhilata Amerîkada geştiya 22 miriyan. Kar bi dest dibêjin barovê otomobîl wergerandin û hêlin elektrîkê birîn li bajarê Little Rock û devvereka berfireh Rojhilata paytextê wîlayetê pêleka baw barovên tund û dijwar ji roja heynî were çend deverên Amerîka vegirtine. Reşeba û gerdelûl gev kirine ser beşê naverastê welatî bigire ji Texasê heta deryayên mezin. Li bajarê Belfeder yê wîlayeta Illinois li demê konsertekê keş û hewayê tund seqfê şanoyekê şikand û bi egerê wê kesekî giyanê xwe ji dest da û 28 dî jî birîndar bûn. Li Kalîforniyayê zanyar dibêjin bahozên mezin digel barîna befra zêde li çiyayan dibin sedemên lehiyên zêdetir li wîlayetê. Zana hişdariya guhartina keş û hewa jî didin. ڕێگاوبان و زەوێ کوشتتوکاڵەکان لە ویلایەتی کالیفۆرنیا دووچاری لافاو بوونەتەوە بەهۆی زریانی ڕووبارەکانەوە و توانەوەی بەفر لەم زستانەدا لێشاوی تریلیۆنەها گاڵۆن ئاوڕووی لە ویلایەتی کالیفۆرنیا کردووە کە بەدەست وشکە ساڵێکی مێژووی دەیان ساڵەوە دەناڵێنێت. ئایا زریانی ڕووبارەکان چییە لە بەرگە هەوادا؟ ئەوە سیستمێکی ئاسایی زریانە بەڵام ئەوەی ناوازەی دەکات ئەوەیە دەچێتە ناوشێ زۆرەکانی ناوچە گەرمەکانەوە یان دەتوانێت ئاوێتە بێت جا لە ڕۆژ ئاوای زەرگای هێمنەوە بێت یان لە ناوچە ئیستیوایە هەرە گەرمەکانەوە بێت تا 28 مانگی دوو نزیکەی 12 یان زیاتر زریانی ڕووبارەکانمان هەبووە بەهۆی بەرگە هەواوە کە بەر کالیفۆرنیا و کەناری ڕۆژاوە کەوتون زۆر لە سەروی ئاستی ئاساییەوەیە.
ئەیتوانەوەی بەفر چۆن کاریگەرە لەسەر ئەو هەموو ئاوەی کە خەڵکی کالیفۆرنیا دەیبینن. ئێمە بەو شتە دەست پێکەین کە بەفربارینە ئەوەش ئەو بڕا بەفەیە کە لە ماوەی زستاندا لەسەر زەوی کۆبێتەوە دوای بەفربارین. ئەوەش لە ئێستادا لە ئاستێکی تۆمارکراودایە لێرە لە سانسەری سیرانیڤادا. ئێستاش دەچینە وەرزی توانەوەی ئەو بەفرەوە. بێگومان ئەمەش واتە لەگەڵ توانەوەی ئەو بەفرە چەمە ڕووبارەکانمان پڕ دەبنەوە لە ئاو. زریان و لافاوەکە وێرانکاری و تەنانەت مردنیشی بە دوای خۆی داهێناوە، بەڵام وا پێشبینی دەکرێت ئەو ئاوە چینە ئاوێ گرنگەکان نوێ بکاتەوە و پڕ بکاتەوە. کاریگەریە ئەرێنیەکان لەسەر وشکە ساڵی جێی سەرنجن. بەفربارینی زۆر و زریانەکانی ڕووبارەکان بەهۆی بەرگەهەواوە سروشتی هاوبەشی ئەوە بەڕاستی ئاستی ئەمبارەکانی ئاوی بە شێوەیەکی سەرنجڕاکێش زیاد کردووە و هەروەها بارودۆخی وشکە ساڵی. بەڕاستی ئەمە واتای ئەوەیە شەی ناو خاگیان ئاوی سەرزەوی بەگشتی زیادی کردووە. ڕەنگە سروش لە ماوەیەکی نزیکدا پرسەکان بۆ خەڵکی کالیفۆرنیا یەکلایی بکاتەوە، بەڵام زاناکان دەڵێن جیهان گەرمتر دەبێت، ئەمەش دەبێتە هۆی ئەوەی بەفر خێراتر بتوێتەوە و ڕووبارەکان زیاتر بەرز ببنەوە. هاوکات زۆرێک لە خەڵکی کالیفۆرنیا بێزارن لەو هەموو ئاوە، تەنانەت ئەگەر جارێکی تر کێڵگەکانیان بەپیت بکاتەوە. پێم وایە یەکێک لە گەورەترین نیگەرانیەکان ئەوەیە کە ئێمە سەیری بانەمبارینی زۆر دەکەین. بەفر دەتوێتەوە و بادێت. ئێمە نیگەرانین لە هەرسی وشکانی خاک و لافاو. بارستای تاوێرە بەفرەکە لە ڕۆژی یەکەمی مانگی چواردا دەپێورێت، چونکە ئەوە کاتێکە کە بە شێوەیەکی گشتی لە قوڵترین ئاسیدایە. لە ئێستادا سەدان خاڵی پێوانەی پلەی سەدی لە سەروی ئاسی مامناوەندیەوەیە، لەگەڵ توانەوەیەکی زۆر لە بەهاری داهاتوودا لە ئارادایە. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی لۆرێل بۆمان، دەنگی ئەمریکا، واشنگتن. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. زانا و شارەزایان ڤاڵاهیا ئەسمانی دەبێژن ئەو دێ شاهدین ڤەدیتنا ئەستێڕەکان و لە ئەسمانی بن. ji bilî wê jî paşmayên navendê esmaniyê nêfneteweyî derdikevin û zêde dibin û plan tên danîn ku ew paşmayî li cihekî dî werin danîn. ڕادەکردنا هونەرمەندێکی ji zayîna gelestêrekê yan jî galaksiyekê gonû hatiye naskirin li pey teqîna mezin ya gogerdûna me çêkiriye. Li gorî stêr nasan got li ser vedîtinê radigînin dîmenê wê bi gelemperî weke dîmena gotê naskirin bê Spiderweb galaksiye. Binêre hemû gelesterên ku bi rastî dikevin tevna pîrê ku mîna gelestêra sereke ya di navendê da ku dê di nav çend milyar salan da bibe gelestêrka serdest di kuma gelestêran da. Nivîskarên raportê dibêjin got yekem care gaza germ tê dîtin di vê koma gelestêrkan de guhîn çêdibe û temenê dîmenên got wan dîtine nêzî 10 milyar sal bûn. Wan ev vedîtin bi karanîna arya milîmetriya mezin a atakma ya çîlî yan jî alma kirin got çend rojan piştî 10 saliya wê bû. Ev devera herî dûr bû got gazên germ lê hatiye naskirin. 66 antêlên alma got derfetên didin lêkolîneran ji hevkariya navê hikûmetî ya 16 welatan got bêtir agahdariyan wergirin li ser germayiya gaza di kurahiya ezman de got ew dibêjin wê ev yek alîkariya wan bike got bêtir fêr bibin ka gelestêr çawa çê dibin. Herwiha vê hefteyê û tenê hinekî nêzîktirî malê keşteyeke barhilgir a xerabûyî ji navenda ezmanî ya navnetewî derkete. Zanîn werdîtin got şileyeke sar ji ber kapsûla Soyuz ya Rûsî diçe got ev cara duyemîn e di çend mehê borî de çê dibe. Di vê navberê de Ajansa Ezmanî ya Hindî mûşkek bi serkeftin berda got bê dehan satelayt hilgirtî bû ji bo kampanya pêwendiyên OneWeb got bengeha wê li Brîtanyayê. Ev xebat beşeke ji peymanekê bi Millî Bazirganiya Welêt New Space Indian Limited vebû.
داویا وی هفته ده کشته ازمانی یا بناوی جوپیتر آیس مونز اکسپلوریشن گوته ناسکرن وکه جوس هما جبو ریبیتیه که 884 میلیون کیلومتر آماده گو هر جوپیتر و هیوین وی ین قشایی داناس بکه بیجیانه که دبن وی قشایی ده و شرطی هیا یا نا دبگا جوس وی که بکه جوسی بسر خوانش بولگیرین جیانه لسر هیوگه قشایی هادیه چه گرن لحکم جیانه لجهگه دندگردون آمده ببینن شانس اوه کو اوه دبنه قشای ده با گر اقیانوسک دبن قشای ده هبه لسر هیوگ جوان هیوان بریاره گو جوسه ده 13 نیسانی ده وره هنارتن و اوین ده تپین تاوی ین مزن وکه داگو در دوراخواه بنرخینه دماغو او ده سال 2031 ده بگیجارگه ها جوپیتر. لقمان احمد، دنگی امریکا. بله اف بابت المين ايرو ان كرت كونكشن من هطا صباحي ارشاد وبختور بن لي البراوات انم كود برنامج صباحي جدا امي برسا توا باركنا سروكي بري امريكا دونالد ترامب رومال بكن كنت تشافر لكن صباحي دوشنبه او بفرقا خويا تايبت جمال اخو فلوريدا بفرتا نيويورك وروجا سيشنبه بشتي نيفرو خرادستي دادگاه بكا جبو بنجموران وقرتنا وينيان ولبيش دادوري اماده بكودي جزاين دجيوي هاتن يان تاوان اللي دجيوي هاتين توماركرن بخوينا او بيجكا او تاوان بارا عنا او سيستم يعني قناغك دياد دادگه كرناوي ده البت امي في برسي رومال بكنو شروفا و باوريا شرزان جي لسرور جرين حتى الصباحي وهمو دماجي هرشادو بختور بنو خدا حافظ.